توانن کە بەڵێ ئاراس بۆ وەرگرتنی زانیاریە گەڕێمەوەلا لە ئێستادا کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەچێت بۆ بنکێکی دەنگدان لەوێ دەنگ دەدات پێکەوە بینەری چوونی کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەبین لە بنکێک لە بنکەکانی شاری سلێمانی کە دەنگ دەدات. بەڵە بەڕێزان گەڕێنەوە بۆ لای ئاراس دووبارە سڵاوە لێبێت ئەگەر بکرێت زانیاریەکان بۆ ئێمە بگوازیتەوە. بەڵێ هەروەک ئاماژەم پێدا کە خەڵکێکی زۆر بەدەم پرۆسی دەنگدانەوە دەچێت من ئەو بنکەیە کە لێمە ئەمەوێ زانیاری زیاتر لە بەڕێوەبەری ئەو بنکەیە وەربگرم کە ئاخۆ بەپێی ئەو ژمارەی کە ئەوان بۆیان دانراوە هاوڵاتیان بێت دەنگ بدەن ڕێژەی چەندەوە تا ئێستا خەڵکی چەند ژمارەی چەند خەڵک هاتوون بەرەو پرۆسی دەنگدان. ئێستا دەچمە لای کاک هەمزە بەرپرسی یەکێک لە بنکانی دەنگدان لە شاری هەولێر. کاک هەمزە سڵاو دەبێت. تۆ وەکو بەرپرسی ئەو بنکەیە بەدەمەوە هاتنی خەڵکی چۆن دەبینی؟ سەرەتا بەخێرهاتنی بەڕێستان دەکەم بەخێر بن سەرچاوم وەکو بەڕێستان ئاگادارن لە کاتژمێر 8 بەیانیەوە ناوەندی دەنگدانمان بەڕووی هاوڵاتیانی خۆشەویست بەڵە بەڕێزان لە ئێستادا کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوەڕێی دۆزینەوەی ناوەکەیەتی لەلایەن یەکێک لە کارمەندەکانی کۆمسیۆنەوە بۆی کە دەنگ بە پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بدات. ئەمە وێنەی زیندوی یەکێک لە بنکەکانی شاری سلێمانیە کە کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی تێیدا دەنگ دەدات. هەوڵەدەین لە ڕێگەی پامنێرەکەمانەوە چەند پرسیارێک ئاڕاستەی کارگێڕی ئەنجومەنی سیاسی بکات. پامنێرمان جەلال محەممەد لە شوێنی بنکەکەیە. ئەو وێنانەی دەیبینن وێنەی زیندوی یەکێک لە بنکەکانی دەنگدانە کە کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی تێیدا دەنگ دەدات. تاوە ڕووداوی بە ئامادە بێت.
الرحیم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە لە سەرەتاوە تێبینی و سەرنجی خۆمانمان هەبوو لەسەر ئەم پرۆسەیە بەو تێبینی و سەرنجانەوە هەر کات ئێمە ئەو پرسیارە بێتە بەرامبەرمان ئایا دەوڵەتی کوردستانتەوێ ئێمە هەموو کوردێک دەبێ بەرامبەر ئەو پرسیارە وەڵامی بەڵێ بێ وێڕای هەر تێبینی و سەرنجێک کە هەبێ لە کۆی پرۆسەکەدا خەڵکی پێی وایە ئێوە ئەم بەڵێتان بۆ ئەو ڕفتارەیە ئەو بۆ نمونە جوڵەی کە پێشتر دروست بوو کارە نایاسایی مەشەڕیانەی کە ئێوە ڕەتەنوا بۆ نایاسایی پێشتر کراوە پێش پێیان وایە ئەم بەڵێتان هەمووانە دەگرێتەوە بەڵێ ئێوە لە ئەوڵەوە بێتان کردایە جیاوازی بوو لەوەی کە لەخەکەیان کردن ئێمە حزبێکی خەباتی شاخ و شارمانەیە لە دەستگای شەهیدانی کوردستان سەدان شەهیدمانەیە کە لە پێناوی خاکی کوردستانە خوێنیان بەخشیوە واتە ئێمە هەر کاتێ ئەو پرسیارە بکرێوێ ڕای تێبینی و سەرنجمان لەسەر پێشینەی ئەو پرسیارە و ئامادەسازیەکان بۆ ئەو ڕۆژێک کە ئەو پرسیاری تێدا دەکرێت سەبارەت بە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر بەڵێ هەڵەبژێرین و ڕێزیش لە ڕایەکی جیاوازی هەر کەس و گروپێک لە کوردستان ئاگرین ئێمە ئەم ڕێفراندۆممان بۆ سەربەخۆیی نیە ئەو کاتە خەڵکی کوردستان چی بوو لە سیاسیان ئاڵەنکەوتیان ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی من داوا دەکەم لە سەرکردایەتی سیاسی کوردستان کە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ دەنگی خەڵکی کوردستانە بکە مامەڵەیەکی جوان و بکەوێتە گفتوگۆیەکی جوان و پیرۆزەوە بۆ بەدیهێنانی مافی سەربەخۆیی بۆ گەلی کوردستان چوەم جارێشان دەنگەکانمان مامەڵەیەکی ناتەندروستی لەگەڵ بکرێ من پێم وایە بۆ جارانی داهاتوو خەڵک بۆ سەربەخۆیی لەگەڵمان نابێت ئێمە پێش ڕێفراندۆم و ئێستش پێمان وایە هەندێ مەترسی ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە ئومێد دەکەین کە حکومڕانانی کوردستان بتوانن مامەڵەی تەندروست لەگەڵ ئەو هێرشانەدا بکەن ئەو مەترسیانە بکەن ئەو بتوان ئەو مەترسیانە بڕەوێننەوە بەڵام سەنگی دەنگی بەڵێ خەڵکی کوردستان لە دەست نەدا ئێوە کاک محەممەد لەسەرەوەی کە ئێستا کاردانەوە هەیە کە دەوترێت تۆباران نەکرێت وە ڕای وڵاتان هەر لە عێراق و ئێران و تورکیا وڵاتانی تری جابینێ لەسەر ڕێفراندۆم ئێوە هەوڵەتان چی بەرامبەریان ئێمە ڕووی دەمان دەکەینە وڵاتان و دەڵێن دوور لە هەڵسەنگاندیان بۆ ڕەفتاری سیاسەکان هەرێمی کوردستان مامەڵێکی جوان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە بکەن و دان بەوەدا بنەن گەلی کوردستان وەکو هەر گەلێکی سەرزەمین مافی خۆیەتی و مافەکەیشی زەوت کراوە لێی سەدان دەیان ساڵە و مافی لێ زەوت کراوە کە مافی خۆیەتی وەکو هەر گەلێکی تر وڵاتی سەربەخۆی خۆی هەبێت ئێمە کوردستان وەک خۆی بمێنێ کوردستان ببێتە دەوڵەت دەنگێک دەبین بەرامبەر نەعەدالەتی ناشەفافێت نایاسایی ئەو دەنگە زوڵاڵە هەر دەمێنین و داواش دەکەین ئەو دەنگە زیاو بێ هەموو لایەنە سیاسەکان بێنە پاڵی ئەو بەڵێنەی کاک مەسعود دای کە دەبێ ئەو وڵاتەی ئینشاڵە ئەگەر دروست بوو دەبێ وڵاتێکی دیموکراتی مەدەنی و دەستا و دەستکردنی دەسەڵاتی ئەم جارە تێدا ببینی سەبارە بە دانیشتنی داهاتی پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتیکستانەوەی ئەگەر دۆڕان و کۆمەڵ بێنە دانیشتنەکە ئێمە بەڕێکەوتنی سیاسی ئەندامانی پەرلەمانمان بەشدار دەبن لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەمانە ئەخوازین یەکێتی و پارتی و هەر حزبێکیشی کە لەگەڵا بێ بەوەدا بچنەوە ئەو شێوازە و ئەو ڕێکەوتنامە شارەوانەی کە پەرلەمانیان پێکارا کردەوە داواکارین سەرکردایەتی سیاسی کورد ئەم ڕۆژە بکاتە هەلێکی مێژووی بۆ بەدەستێنانی تەبایی سیاسی بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان ئەو هەنگاوە بناو تەبایەکی سیاسی دروست بکە هەمومان دەخوازین دوا قسەمەوەیە کە ئێمە ئەم گەلەمان وڵاتێکی سەربەخۆی خۆی هەبێ بەڵام لەسەر بنەمای دادپەروەری حکومڕانێکی ڕەشید و شەفافێتی تیادا بەرقەرار بێ و گەندەڵی تێدا بنبڕ بکرێت سەرکەوتو بن ئێمە ئەندامانی پەرلەمانمان بۆ پەرلەمان ئەگەڕێنەوە دۆسەی کاک شێفەرەدین دوای ئەمڕۆ قسەی لێ دەکەین لەم دانیشتنی دواییەوەی تر فراکسیۆن ئازادیشمان کردوون بەڵام ئەوەندەی ئاگدارم
بڕیارانەوەی کە بگەڕێنەوە بەڵام خۆشیان ئازادن فراکسیۆنەکان ئێمە جۆری لە ئازادیانێ ئێمە ئەندامانی پەرلەمانە گەڕێنەوە دۆسیی سکرتێر قسەی لێ دەکەین و لە قسەکردنیان لە گەڵدا لەگەڵ لایەنەکان لە نێو خۆشمان